عێراق کەوتۆتە بەردەم دۆخێکی سیاسی ناسەقامگیری ئاڵۆز هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنیشەوە بۆ دەربازبوون لەو دۆخە چه هەنگاوێکینە هەڵبژاردننی پێشوەختە بەڵام ئایا هەڵبژاردننی پێشوەختە توانی عێراق لەو دۆخە ڕزگار بکە نەخێر هێندەی تر دۆخەکەی ئاڵۆزتر کردووە بەتایبەت لە دوای کشانەوەی فراکسیۆنی سەدر لە نێو پەرلەمانی عێراقدا ئێستا چوارچێوەی هەماهەنگی گفتوگۆکان و دانیشتەکانیان دەست پێ کردووە بۆ ئاراستەی کە بتوانن حکوومەتی نوێی عێراق پێک بهێنن چاوەڕێ دەکرێت ئاخۆ بزانن چوارچێوەی هەماهەنگی بەبێ فراکسیۆنی سەدر دەتوانن حکوومەتی نوێی عێراق پێک بهێنن بەڵام پرسیارە سەرەکی هەمیشەکە ئەوەیە دەبێت کورد چی بکات یاخود ڕۆڵی کورد لەو نێوەندە چی دەبێت تاکەی عێراق دەتوانێت بەم ئاراستە و بەم دۆخەدا بڕوات عێراق تاکەی بەرگەی ئەم دۆخە ناسەقامگیرە دەگرێت ئەم بابەتە تەوەری سەرەکی ئەم شەوی باسی ڕۆژ دەبێت لەگەڵ بەڕێز فەرەیدون عەبدولقادر سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت دەست دەکەین با گفتوگۆکارمان. ئەم کاتتان باش بەڕێزان بەڕێز فەرەیدون عەبدولقادر سیاسەتمەدار لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆ قسەکردن لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێم و عێراق بزانین لەسەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بەکوێ دەگات. کاک فەرەیدون شەوتان باش سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان سەرەتا دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم لە دوای کشانەوەی سەدر لە نێو پەرلەمانی عێراق دەوترێت دۆخی سیاسی عێراق دەگۆڕێت ئایا کورد لەکوێی ئەو گۆڕانکاریەدا دەبێت؟ شەو باش سڵاو لە تۆ لە هەموو بینەرانی عەزیز زۆر سپاس. من پێم وایە ئاڵۆزی و دۆخی ناهەمواری عێراق تازە نییە یعنی عێراق تاریخیەن وڵاتێکی پڕ لە ناکۆچی و دایمە کێشە و گیر و گرفتی زۆری هەبووە هەر لە زمانی کۆن و قاعەوە تاکو ئێستا و ناکۆچیەکانیش لە ناو لایەن و گروپەکانی سیاسی و دەسەڵاتدار لە عێراقا تازە نیە ئەویش ململانیە و ناکۆچی زۆری بەخۆیەوە دیوە یعنی ڕەنگە دوێنێمان بیر نەچێتەوە کە مالیکی سەرک وەزیرانی عێراق بوو چی بەسەر سەدر هات لە نەجەف و لە ئەوە لەبەرەوە ئەم ناکۆچیانە بەردەوامە بەڵام مهمەوەیە کورد قەت نەبێ بە بەشێک لەو ناکۆچیانە و نەبێ بە ئاگری بنکاش ینی هانی ئەو ناکۆچیانە نەدا کورد پێویستی بەوەیە دۆستایەتی هەبێ لەگەڵ هەموو لایەنەکان سونە شیعە هەموو پێکاتەکان تورکمان سابئە و ئاشووری و هەموو لایەنێکی کە و پێویستە کورد هەرواژ بووە ڕێزی لە هەموو ئاینەکان و لە هەموو بیر و ڕاکان گرتووە ئەوەی کە جێگەی گلەی بێ لەسەر کورد ڕەنگە باش ڕێز لە خۆی نەگرێ لە بەرامبەرەکەی نەگرێ جینا هەمیشە ڕێزی لە غێری خۆی گرتووە بەڕێی من ئێستا ئەو ناکۆچیانە کە هەیە هیچ لایەک نە ڕەوتی سەدر ئەیانتوانی بەبێ کورد حکوومەتێکی ڕێک و پێک دروست بکەون و سەرکەون لە ئیشەکەیانە وانە جەماعەتی بەڵێنەوەی ئەڵێن ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی ئەتوانێ ئەو ئیشە بکە لەبەرەوە کورد ئەگەر خۆی یەکگرتوو بێ یەکدەنگ بێ و نرخی خۆی و دۆز و موجتەماعەکەی باش بزانێ ئەتوانێ یاریکەرێکی باش بێ لە عێراقا و ئەتوانێت دەستکەوتیشی هەبێ و ئەو هەموو دەستکەوت و مافەزەوت کراوانەی کە لە هەموو ساڵانی ڕابردووە لێی زەوت کراوە دەستی کەوێتەوە بەڵێ کاک فەرەیدون کورد دەتوانێت بازیکەرێکی باش بێ ئەگەر یەکگرتوو بێەوە بەڵێ کاک فەرەیدون دواترینە سەر ئەوەی کە کورد دەبێت چی بکات چۆن بێ و ماڵی خۆی ڕێک بخاتەوانێ بەڵام قسەکە ئەوەیە ئێستا کوتلەی سەدر کشاوەتەوانێ لە نێو پەرلەمانی عێراق چوارچەوەی هەماهەنگی دەستیان کردو بە گفتوگۆکان وەکو باسمان کرد بۆی حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنێت ئایا ئەتوانێت چوارچەوەی هەماهەنگی بەبێ کوتلەی سەدر حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنێ ئەمە لەلایەکی دیکەوە تا چەند دەزوەردانی وڵاتانی ئیقلیم کاریگەری هەیە بەسەر ئەم دۆخەی عێراقەوە ئێوە هەمووتانەی زانن ینی مەسائلی پێکهێنانی حکومەت یا
دەسەڵات گرتنە دەست گروپێکی زۆر پشکۆلانە دەتوانێت ئەوە بکاوە پشتیوانیەکی وەکو ئێرانی هەبێ وڵاتی کەی هەبێ ئەتوانێت بیکاوە ئەیکا بەڵام ئایا سەرەگرێ یا سەر ناگرێ لاوازە بێ یا بەتوانە بێ ئەوە مەسلەیەکی کەیەوە تاقیکردنەوەکان دەریەخەن ئەنجامەکانی چۆنە بێ بەڕێی من چوارچێوەی هەماهەنگی ناتوانێت ئەو کات چوارچێوەی هەماهەنگی بە پشتیوانی ئەو لایەنانەی کە هەمیشە پشتیوانیان کردووە تەقەلا ئەدا بە حەزەرێکی زۆرەوە چونکە ناتوانێت ڕەوتی سەدر ئافرۆز بکە و نادیدەی بگرێ و ئێستاش هەمووتان ئاگاتان لە دم و باسەکانە نەوعێ لە ناوکۆچی کەوتۆتە ناو لایەنەکانی چوارچێوەوە و ڕەنگە بزانن چەند ڕۆژی ڕابردوو حەشیم ڕایگەیان کە بەشداری لە حکوومەتی ئایندەی عێراق ناکە و ئامری و هەنگێ لایەنی کەش ڕایان گەیانووە کە بەبێ سەدر کارێکی زەحمەتە و ئەبێ بیر بکەنەوە ریزەکان یەک خەن و هەنگاوی تازە بنێن ئەوجا بیر لە پێکێنانی حکوومەت بکەنەوە تا ئێستا هیچ ئەو لایەنانەی چوارچێوەی هەماهەنگی نەیانتوانێت ڕێو بکەون لەسەرەوەی سەرک وەزیرانێک کاندید بکەن و دەستنیشانی بکەن لەسەر ئەوە زەحمەتە بتوانن ڕێبکەون چۆن پۆستەکانیان دابەش بکەن بەڕێی من کورد نابێ پەلە بکە ئێمە نابێ پەلە بکە بێت چاوەڕوان بکەین بزانین ئەوانە چی ئەکەن لەگەڵ پاراستنی پەیوەندەکانمان لەگەڵ هەموو لایەنەکان نە ئەبێ پشت بکەینە تەیاری سەدری نابێ پشت بکەینە هیچ لایەک و نابێ پشت بکەینە سوننا و نابێ پشت بکەینە هیچ پێکاتێکیکە کورد تا ئێستا توانیوێتی خۆی بپارێزێت لە عێراقا گرنگ و بە ئەهمیێتن کورد بەڵێ باوەڕ ناکەم چۆن خۆی پاراستەوە کورد زۆر بەهێز بوو لە عێراقا وەختێ کورد ڕقەمێکی زۆر گەورە هەبوو لە عێراقا هیچ هێزێکی کە لە عێراقا نەمونەزەم بوو نە ئەوەنە بەهێز بوو ئەوە کورد زۆر بەهێز بوو بەڵام کورد نەیتوانیوە کورد ئەو هەموو حەقەی هەیە لە ناوچە جێناکۆکەکان لە مەسائیلی دەستورە و لە مەسائیلی سامانی گشتی عێراقا کورتوانیوتی چی پارێزێ کورد نەیتوانیوە بودجێ خۆی پارێزێ کورد لە سا حەڤەی بودجێ عێراقی هەبوو لیان بڕیوە بۆیان نەنارد نەیتوانی بیپارێزێ کورد ئەو هەموو ناوچانەی لێ زەوت کراوە نەیتوانێ بیپارێزێ کورد کەرکوچی لێداگیر کرا نەیتوانی بیپارێزێ کورد دووزی لێداگیر کرا نەیتوانی بیپارێزێ ئێستاش مەترسی هەیە لەسەر نەوت و لەسەر چێڵگەکان و لەسەر ئیستیقلالی اقتصادی و لەسەر ئاوات و هیواکانی کورد بەداخەوە لەبەر ئەوەی ناتەبابوون لەبەر ئەوەی دووبەرەکی هەیە لەبەر ئەوەی کورد خۆخۆرە نەمانتوانیوە هەنگاوی باش بنین بەڵێ کاک فەریدون کەواتە با هەر لەسەر کورد بوەستین پرسیارەکەم بۆ ئاراستەیە دابێت باسی ئەوەت کرد کە چوارچێوەی هەماهەنگیش بۆ خۆیان نەیانتوانیوە تا ئێستا بگەنە ڕێکەوتن لەسەر کاندیدێک بۆ سەرۆکوەزیرانی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ئەمڕۆ کازم حەیدەر سەرکردە لە هاوپەیمانی دەوڵەتی یاسا باز لەواکە ئەڵێ ئێمە لە چوارچێوەی هەماهەنگی هەوڵە دەین بۆی کە کورد ڕێبکەوێ لەسەر کاندیدێک بۆ سەرۆکۆمار ئەگەر ڕێک ناکەوێ با یەکێتی و پارتی هەر یەکەیان کاندیدێکیان هەبێ ئەوەندەی بەڕێستان ئاگادار بن پەیوەندیەکانی یەکێتی و پارتی چییە لەسەر سەرۆکۆمار وەڵی من زۆر ئاگام ماوەیەکە لە نهێنەکان نییە بەڵام ئەمری واقع وا ئەخوازێ کە یەکێتی و پارتی ئەبێ پێک بێن و وا جوانترە بۆ کورد و وا ئەنجامەکەی باشترە کە کورد یەک کاندیدی بێ ئەو کاندیدا هەموو حیزبەکانی کوردستان و بەتایبەتی یەکێتی و پارتی پشتیوانی بن چونکە هەر لایەنێک کاندیدێک هەڵببژێرێ و دەریش بچێت لە هەڵبژاردنا بۆ خۆی ئەگەر کاندیدی پارتی بێ بە بێگومانی یەکێتی بەو حەماسە پشتیوانی نابێت کە ئەبێ ڕوو بدات و پێویستێتی سەرکۆمارێک بۆی بەهێز بێ بێ میلەتی کورد پشتیوانی بێ بێ حیزبە ئەساسیەکانی پشتیوانی بێن ناکرێت لایەکی دوژمنی بێ لایەکی دۆستی بێ لایەکی کاری لێ تێک بدایە لایەکی پشتیوانی بکە
لەبەرەوە ئەم تەجروبەیەشمان دیوە ساڵانی ڕابردوو بەم تەجروبەی شاتیە پەڕیوین بەڕێی من ئیتر عیبە ئەو ململانەیە و کارێکی ناشیرینە و حەقا پارتی ئەو حەقا بۆ یەکچێتی بسەلمێنێ و یەکێتی بە باشی ڕێز لە بیر و ڕاو هینی موافقەتی پارتی بگرێ پێویستە کاندیدێک کاندیدی یەکێتیش بێ کاندیدی پارتیش بێ کاندیدی میلەتی کورد بێ هەردوو لاکان لەسەری ڕازی بن ئەو وەختە کاندیدێکی وە پێشنیار بکەن بۆ ئەو پۆستە ئەجینا لە دەرەوەی ئەوە کارێکی زۆر خراپەکەن و ناتوانین لە هەنگاوەکانمانە لەسەر ئەساسی بەرژەوەندی کورد بەرژەوەندی ئایندەی کورد بیر بکەینەوە هەنگاو بنین بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی تەسکی حیزبایەتی زاڵ ئەبێ بەسەر بەرژەوەندی میلەتەکەمانە و ئایندەی گەلەکەمانە. زۆر باشە بەڕێز فەرێدون لە کاتێکدا عێراق سەرقاڵی پێکێنانی حکوومەتی نوێیە بەڵام دەبینین لەلایەکی دیکەوە هەرێمی کوردستان بەر موشەگەدرێ و موشەکبارانەکرێ ئەمەیە بپرسم بزانم موشەکبارانکردنی هەرێمی کوردستان تا چەندە پەیوەندی بە حکوومەت و پێکێنانی حکوومەتەوە هەیە ئەمانە کارتی فشارن یاخود نەخێر ئەم جارە ئەمانە هەڕەشەی جدین لەسەر هەرێمی کوردستان. قابل لە سوعبەت بێ ئەو هەموو سار و خو درۆن و شتانێرن بۆ کوردستان و ئەو وەزعە هەوڵەدەن ئارامی کوردستان تێک بدەن نەخێرەوە لەو کاتانەوە دەستی پێ کردووە کە کورد ڕێی تایبەتی هەیە لەسەر ئایندەی عێراق لەسەر پەیوەندی هەرێم و عێراق لەسەر کێشەکانی کە پەیوەندی بە هەموو گەلانی عێراقەوە هەیە زۆر جاری کەوتە قەلانەی کردووە ئەمە ئەوەڵ جار نییە و ئاخر جاریش نابێت و بەڕێی منەوانە هەمووی تەقلای گوشارە بۆ ئەوەی کورد بە مەیلی ئەو لانانەی ئەو موشەکانە ئەنێرن بە مەیلی ئەوانە بیر بکاتەوە بەڵام من پێم وایە ئەبێتێ کۆشەرانی کورد لەوە ئازاتر و دلێرتر و ژیرتر بن هەم بتوانن پەیوەندیەکانی خوان لەگەڵ دراوسەکان باش ڕێخەن و هەم مل نەدەن بە ئەو گوشار و زەختانە چونکە ئەم میلەتەی ئێمە ئایندەی هەیە و ئایندەی ئێستا لە گردنی ئەو دەسەڵاتایە بە هەردوو حیزبەکەوە کە نابێ مجازەفەی فێ بکەن کۆمەڵانی خەڵکی کوردستان ماوەیەکی زۆرە سکی خۆیە گوشێ و تەحملی ئازارەکە تەسحەیەکی زۆری داوە دەمێکی زۆر نیوەموچەی ئەدرایە پاشەکەوتەکانی گلدراوەتەوە موچەی نادرێتێ ژیانێکی ناخۆشی هەیە هەموو بەو وعیە بەرزەوەیە کە لە پێناوی ئەوەی ئایندەیەکی باشتر بۆ نەوەکانمان و بۆ کوردستان هەبێت تەحملیەکەن ئەبێ حیزبەکان قەدری ئەو قوربانی دانا و قەدری ئەو خۆڕاگرەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بزانن و من لەوەش زیاترەڵم ئەبێ شەرم بکەن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەست بخەنە ناودەستی یەکەوە بیرروڕایان یەک بخەن مرەشەحەکانیان یەک بخەن ئیرادەیان یەک بخەن بە یەک ئیرادەوە بڕۆن بۆ بەغا. بەڵێ کاک فەرێدون لە وەڵامی ئەم پرسیارەدا هەستم کرد زۆر بەرپرسیارانە و پێشمەرگانە و نەتەوەیانە وەڵامتدایەوە گەڕایتەوە بۆ زەمنێک بۆ مێژوو ئەمە ڕامەکێشێ بۆ پرسیاری کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیراندا سەرۆکی حکوومەت باسی لەوە کردووە کە دەبێت میدیا بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا بکات چکە هەندێک میدیا ئێستا بەنا بەرپرسیارانە مامەڵە دەکات و هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری لای هاوڵاتیان کاڵ دەکاتەوە وەکو پێشمەرگەیەک وەڵامی ئەم پرسیارم بەرەوە قسەتان چییە لەسەر ئەمە پەیامتان چییە بۆ میدیاکان؟ من زۆر گلەیم لە میدیای کوردستانەیە بە میدیاکانی پارتیەوە لە پێش ئەوەی کە لەسەر پارتی حسابن لە پێشەوەی لایەنەکانی کە میدیاکان زۆر حیزبین میدیاکان زۆر ناکۆچەکان تیژەکەن میدیاکان غافڵن لەوەی ئەرچی نیشتیمانی پیرۆزی سەرشانیان چییە میدیاکان ئەبێ وەک جاران چۆن کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو بوارەکانە قوربانیانەدا ڕۆڵەکانیان نەناردا بەرپەتی سێدارە و بە دەنگی بڵند هاواریانە کرد بۆ ژیانی کورد و کوردستانە بێ ئەوە بکەن چۆن هەموو خەڵکی کوردستان و جوتیارانی کوردستان
لە لادێکانەوە لە مەنتیقەکانە پشتیوانیان لە هێزی پێشمەرگا ئەکرد بۆی کەم نەهێنێ و لە شارەکانەوە پیتاچیان بۆ ئەنار ڕۆڵەی خۆیان بۆ ئەنار معلوماتیان بۆ ئەنار پشتیوانیان بۆ ئەنار شارەکانی کوردستان پشتیوانیان لە شۆڕشی کوردەکرد ئەبێ بەو ڕۆحیەتە ئێمە بەردەوام بین بەو ڕۆحیەتە کۆمەڵانی خەڵکی کوردستان پەروەردە بکەین. ڕاستە موچە نییە، ڕاستە وەزعی اقتصادی کوردستان گلەی زۆری لەسرە، ڕاستە بەڕێوەبردننی دۆسیەکان گلەی و ڕخنەی زۆری لەسرە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو ئایندەی کە ئەبێ هەمان بێ ئەبێ تەسلیمی هیچ لایەک نەبین، ئەبێ ئێمە ڕوومان لەوە بێ پارێزگاری لە ئیقتیسادی سربەخۆی خۆمان بکەین، پارێزگاری لە دەرهێنانی نەوت و غازی خۆمان بکەین و ئەوەیە کە ئایندەیەکی باش بۆ ئەم وڵاتە جێبەجێەکە. ڕاستە کۆمەڵانی خەڵک حەقیانە هەر گلەی یەگەکەن هەر ڕخنێگەگرن، بەڵام ئەبێ بەرگە بگرن و سەیری ئایندە بکەن لە تەک ئەو بەرگەگرتنا لە تەک تەسحیەکانی خەڵکی کوردستانە ئەبێ مەسئولەکانیش لە بەها و لە فەخفەخەی خۆیان و لە ژیانی خۆیان خۆشی خۆیان کەمکەنەوە و لەو هەموو تەظاهور و پۆز و ئەوانە کەم ببێتەوە لەلایەن لێپرسراوانی هەموو لایەنەکانەوە بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بزانن مەسئولەکان وەک ئەوان تەسحیە ئەدەن بۆ ئایندەی کوردستان، نەکەر خەڵک تەسحیە بە و مەسئولەکان خوتبەیان بۆ بن و وتاریان بۆ بن، بەڵکە ئەبێ هەمومان هەموو دەسەڵاتدارەکان هەموو لێپرسراوەکان لەگەڵ کۆمەڵانی خەڵک پێکەوە ناخۆشیەکان تەحمل بکەین و پێکەوە شانی بینەبەر و ئەبێ بەو ڕۆحیەتەش کۆمەڵانی خەڵک پەروەردە بکەین و میدیاکان نابێ ئەوەندە خەریکی هاندان و خەریکی وروژاندن و خەریکی ئەوە بن کۆمەڵانی خەڵک لە مەسەلە نیشتیمانیەکانی خۆیان دوور بخەنەوە، بەڵام ئەوە معنایەوە نییە ئێمە میلەتەکەشمان جێل بکەین ئەو ئیدارە خراپەی لە مەجالەکانی زۆرا کراوە دیزە دەرخونیان بکەین و بە میلەتەکەمان بڵین هەژار بژین، ناخۆش بژین، برسی بن لە پێناوی ئایندەیەکی باشە، بەڵام دەسەڵاتداران و مەسئولەکان لەو پەڕی خۆشی و شادیا بژین و هیچ شتێک لە ڕەفاهیەتیان کەم نەبێتەوە. زۆر باشە. کاک فەریدون با باسی پرسێکی دیکەی بەڕێی من ئەگەر پێشمەرگانە دەوێت ئەوە دەنگی پێشمەرگەیە. دەستەکانت خۆش بێ، بەڵێ پێشمەرگانە ویسمان سوپاس دەکەم بۆ پەیامەکەت. وەکو میدیاکارێک منیش زۆر باش گوێم لێگرتبووی، هەرچەندە من نامێ بچمە بابیەوەی کە دیفاع بکەم، بەڵام ڕەنگە بۆ خۆتان شایەتیەوە بدەن کە کوردستان 24 زۆر بەرپرسیارانە مامەڵی کردووە، زۆر نیشتیمانیانە هەندێک بابەت دەوروژێنێت. بابێ مەسەر و پرسیارەی کە هەر پرسێکی گرنگە پەیوەست بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بۆ خۆتان نەزان، ئەویش پرسی هەڵبژاردنە کە 1 ئۆکتۆبەر دیاری کراوە ئەمساڵ دەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و فشارێکی نێودەوڵەتیشمان لەسرە بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت. بزانم بە خوێندنەوەی فەریدون عەبدولقادر ئایا ئەم دۆخە دەتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت یا خودنا؟ بەڕێی من کورت هەر کارێگەکە ئەبێت لە زەمان و زەمینێکی باشا بیکە. زۆر جار کاری باش لە زمانی خراپە لە هەلومەرجی خراپە ئەو ئەنجامە ناگەیەنێ کە تاریخ ئەیخوازێ و کە بەرژەوەندی میلەتەکەمان ئەیخوازێ و کە ئایندەی میلەتەکەمان ئەیخوازێ. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەگەر لایەنە کوردستانیەکان لەسەر ڕێوشێنی ئینتیخابات و لەسەر تەفاسیلی ڕێنەکەون و هاوکاری تەواو نەکەن، بەڕێی من ئەو هەڵبژاردنە نابێ بە هەنگاوێک بۆ پێشەوە و بەعکسەوە بێ بە هەنگاوێک بۆ دواوە. لەبەرەوە هیچ پەلە نییە، نهایەتی تاریخ و نهایەتی دنیا نیە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێ مانگێ دوومان دواکەوێ، بەڵام لەگەڵ ئەوەشا بێ متەوازین بیر بکەینەوە، احترام لە حقوق و ڕێی کۆمەڵانی خەڵک بگرین و مەسلەی ئەو بەهانەیە کە بەهانەیەشی منطقیە نەیکەین بە بەهانەیەشی دائیمی بۆی ئینتیخابات دوای لێبێ لەبیر لێپرسراوان و لە بەرحیزبەکان بچێتەوە. کاک فەریدون، ئێستا پەیوەندی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان دەخوازێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدرێت یا خودنا؟
من ناتوانم بەو دیقەتە قسە بکەم بەڵام وەکو سیاسەتمەدارێک ئەو پرسیارەدا ڕاستاکەم هەموو تاچێکی کوردستان ئەیبینێت پەیوەندی لایەنە کوردستانیەکان لە ئاستی پێویستانیە، هاوکاری لە ئاستی پێویستانیە، تەفاهم لە ئاستی پێویستانیە، هەنگاوەکان لە ئاستی پێویستانیە و بیرکردنەوە و تەکبیری مشتەرەک لە ئاستی پێویستانیە. لەبەر ئەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە لە کاتی وە هەر هەنگاوێک بنرێ ئەو هەنگاوە ناتوانێت خزمەتی یەکڕیزی میلەتەکەمان، یەکدەنگی میلەتەکەمان، ئیرادەی مشتەرەکی میلەتەکەمان بکە و بەعکسەوە ترسی ئەوەیە تەقسیم و دابەشبوون فراوانتر بکە و درزەکان گەورەتر بکە لە ناو مجتەماعەکەمانە. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم ئەڵێم تا ئەو کاتێ ئەبین بە یەک ئیرادە و تا ئەو کاتێ ئەتوانین تەفاهم بکەین لەسەر هەموو ڕێوشوێنەکانی هەڵبژاردن و لەسەر ئەو ئەبێ واز لەوە بێنین لایەک با بە عەرزە، ئەبێ لایەک ببێ بە پشتیوانی لایەنەکەی کا بۆ ئەوەی گەورەتر و سەرکەوتوتر بێت، چونکە سەرکەوتنی لایەک سەرکەوتنی هەموو لاکانە، سەرکەوتنی یەکێتی سەرکەوتنی پارتیە، سەرکەوتنی پارتی و یەکێتی سەرکەوتنی میلەتەکەمانە، سەرکەوتن و بۆ پێشەوە چوونی گۆڕان نەوەی نوێ هەموو لایەنەکان بە قازانجی میلەتەکەمانە، ئەبێ دڵمان بە گەشەکردنیان و بۆ پێشەوە چوونیان و بە سەرکەوتنیان خۆش بێ، نابێ وەک هەوێ تەماشای هەوێی هینەڵێم بوو کۆ خەسوو ئەوواڵێم تەماشای یەکتری بکەین، تەماشای ئەم حیزبە تەماشای و حیزبە بکە، ئەبێ وەکو براو پشتیوان بڕوانینە یەکتر میلەتەکەمان، بەرژەوەندی میلەتەکەمان، ئایندەی میلەتەکەمانەوە خوازێ. کاک فەرێدون، بەڵام بۆ خۆتان ئاگادارن ڕەنگە لە نزیکتری شۆ ئاگادار بن، ئێستا نەتەوە یەکگرتوەکان فشارێکی زۆر لە سەرکردەی کورد دەکەن بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستاندا. هەر ئەمەشیان لە عێراق دووبار کردوانێ بینیمان کە عێراق بەو دەردە ڕۆشتووە. ئەگەر ئەم فشارەی نەتەوە یەکگرتوەکان لەبەر چاو نەگیرا لە هەرێمی کوردستان و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێ، لە دوای ئەوە چی ڕووەدا؟ وەڵا ئەگەر هەموو لاکان پێکەوە بە مەنتقێکی باش قسە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و لایەنەکانی کە بکەن، من پێم وایە ئەوانە ئەتوانن لە ئێمە بگەن، چونکە زۆر کۆسپ هەیە کەوا ئاسان نییە. نەتەوە یەکگرتوەکان خواستی باشیان هەیە و ئەیانەوێ ئاشتی بەرقەرار بێ، ئیستیقرار بەرقەرار بێ و پیان وایە ڕەنگە و هەنگاوانە وابێ، وەکو ئێمە لە ناو مجتەماعەکان ناژین و وەکو ئێمە لە قوڵایی ناکۆچەکان ڕەنگە نەگەیشت بن، ئەخباریان پێگا، ئەخبارەکانیشیان لە خۆمانەوە پێگا. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم زۆر ڕێزم هەیە بۆ نەتەوە یەکگرتوەکان، زۆرم پێ باشە کورد بتوانێت ئەو دا و دەستگانێ و دەوڵەتیانە وا لێ بکە، دۆستی بن، پشتیوانی بن، تێی بگەن. بەڵام لەگەڵ ئەوەشە من پێم وانییە پێویست بکە کوڕی خۆمان بکەین بە قوربانی کچی کەس. بەڵێ کاک فەرێدون، دو پرسیارم بۆ بەڕێستان دەگەڕێمەوە سەر دۆخی عێراق بە کورتی وەڵامی بەرەوە سوپاس دەکەم. عێراق تا چەندی دیکە بەرگە دەگرێت دەتوانێت بەم دۆخەی ئێستا بمێنێتەوانێت. یەکێکی دیکەش لە سیناریۆکان ئەوەیە دەوترێت پەرلەمان هەڵبۆشێتەوە، هەڵبژاردننی پێش وەختە جارێکی دیکە دەست پێ بکاتەوانێت. بزانم قسەی تۆ خوێندنەوەی تۆ چییە لەسەرم خاڵ؟ ئەزانی چییە، خۆی زۆر وازحە قاپی لەسەر هەموو ئەگەرەکان کراوەتەوە. لە سەر خراپترین سیناریۆ ئەوەی کە کەس تەوەقوعی ناکات، لەسەر هەڵچوونی شەقام، لەسەر تەداخولی ئەملا ئەولا، لەسەر پێکادانی لایەنەکان، ئەگەر لەسەر هەموو ئەو ئەگەرانە قاپی لەسەر پشتە و تەقەلاکانیش بەردەوامە. بەڵام تا ئێستا ئەوەی ئەیبینین تەقەلاکانی سەدر، ڕەوتی سەدر، یەکێتیشی پارتیشی لەگەڵا بوو، سونەشی لەگەڵا بوو و خۆی وا ئامادە کردبوو کە کوتلەی گەورەی پەرلەمان پێک بێنێ. لەگەڵ ئەوەشە نەیتوانی ئەم مەیدانە وا خاڵی نییە، بەرژەوەندی گەورەی تیا هی وڵاتانی دوور، هی وڵاتانی نزیک و بەداخەوە زۆر لە هێزەکان بوون بە نوێنەر و ڕنگانەوەی ئەو ململانیانە و کاری وا ئەکەن کە لەگەڵ بەرژەوەندی میلەتەکەمانەوە لەگەڵ میلەتانی عێراقیش ناگونجێ. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە جارێکی کە دووبارەیەکەمەوە تکا ئەەکەم کورد
نەخۆی بک بە کەواسووری بەر لەشکر نە ببێ بەشێک لە ناکۆچەکان نەخۆی و نە دەنگی و نە ئیرادەی هەرزان فرۆش بکە کورد یەکگرتوو بێ هەر لایەنێک بێوێ حکوومەت دروستکە لە عێراقا پێویستیان بە کووردە چونکە ناوماڵی شیعە و ناوماڵی هێزگە عەرەبیەکانی عێراق درزی زۆرتیایە ناکۆچی زۆرتیایە بۆ ئەوەی لایەک بتوانێت لە هەنگاوێک یا پێشکەوتوو بێ ئەبێ ئێمە باش یاری بکەین بە ئیرادەیەکی موحد بڕۆین مفاوەزات بکەین لە ئێستەوە قسەیان لەگەڵ بکەین بڵێن بەو شەرتانە ئێمە بەشداریتان لەگەڵەکەین هاوکاریتان لەگەڵەکەین ئێمە مەلەفی زۆر پێچیدەمان لەگەڵ ئێوە ماوە ناوچە ئاڵۆزەکانمان ماوە مەسلەی کەرکووکمان ماوە مەسلەی جێبەجێ نەکردنی دەستورمان ماوە مەسلەی سەرەواتی تەبیعی و ئیرادەی میلەتی کورد و عیلاقەی کوردستانی فیدرالی و حکوومەتی مەرکەزی هەموو ئەو مەسائلانیان لەگەڵ مناقەشە بکەین من ناڵێم هەموویمان بۆ جێبەجێەکرێ بەڵام ئەتوانین گفتوگۆی بکەین وە گوشار بەرینە سەر ئەو لایەنانەیە بێنن یا هەنگاوێ بچنە پێشەوە پێویستیان بە کووردە ئێمە بێ لەگەڵ سونەژ یەک بگرین لەگەڵ سونەژ تەنسیق بکەین بۆ ئەوەی هێزێکی گەورەتر دروست بکەین لە مفاوەزاتمانە لەگەڵ لایەنەکانی بەغا و لەگەڵ لایەنەکانی شیعە. بەڕێز فەرێدون عەبدولقادر سیاسەتمەدار کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی سواز بۆ شرۆڤەکانت دەستخۆش. ئێوە شەرشادون منیش سوپاسدانەکەم سەرچاو.